ئێرە بەڕێوەبەرێتی کارگەی دارتاشی و ئاسنگەری و PVCە یەکێکە لە بەڕێوەبەرێتەکانی سەر بە بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی سلێمانی کە ئێمە ئیش بۆ سەرجەم ناوەندەکانی خوێندن سەر سنووری سلێمانی بە هەر 12 پەروەردەی قەزاکانەوە کاریان بۆکەین بێجگە لە بەڕێوەبەرێتەکان و ئەو هۆبە و بەشانەی کە لەناو دایرەکان هەیە. کاری سەرەکی ئێمە لێرە بە دەرەجە یەک ڕەحلەیە لەگەڵ وایتبۆردا ئەمانە ئێمە بە دەرەجە یەک ئەمە ئیشی ئەولوێتمانە بەڵام لە هەمان کاتە کۆمەڵ ئیشی تریژە هەیە کە ئیکەین لە کارگا لە سەرجەم ناوەندەکانی خوێندنە ئەویش مەسەلەن کتێبخانەیە ژووری مختبەراتە کورسی و مێزوی ئیدارە و ژووری ئیدارە و ژووری بەڕێوەبەرەکان و مەلەفات و یعنی ئەو شتانەی کە پێویستە و عیلاقی بە دارتاشیەوە هەیە ئێمە ئەیکەین جگەر لەوەی بەشی ئاسنگەرێکەشمان ڕەفە بۆ گەنجینەکانە یاخود بۆ مختبەرەکانی بۆ شتانەی کە پێویستمان پێێتی. ئەوەی من پێ بزانم تقریبان ئێمە شوێندەستێکمان دیارە بۆ نمونە ئەساسی لە ژوورەکەی خۆمایە هەمووی لەم کارگەیە دروست کراوە ئەمە یاخود ئەو ژوورەکانی تر یاخود ئەو شوێنانە کە ئێکین هەمووی لێرە لەبەرەوە ئێمە کۆمەڵی خەڵکانی دەستڕێژینمان هەیە بەڵام گرفتێکمان لێرە دروست بووە بۆ حکمەوەی کە ئێستا دامەزراندن نیە و خانەنشینیشەیە لەبەرەوە وردە خەریکە مۆزەفەکانی من بەرەو خانشینە ڕوات و کەسیش نایەتە شوێنەکانی ئەمە یەکێکە لە گرفتەکان زۆر جار ئێمە پەنابینە بەر مامۆستایەک تەنسی بکەین ئەویش تقریبان تا حدێک ئەویش نەماوە کەم بۆ توانێت چۆن مامۆستا بێنە ناوەندەکانی خوێندن نابێت زۆر کەمەیە بێتەوە ئێرە. ئەم وەکو ئەم کارگەیە لە کاتی کردنەوەی قوتابخانەکانە بەڕاستی تۆزێ ئەرک و لۆدێکی ئێمە زیاتر ئەبێت چونکە ئەو کاتانی کە قوتابخانەکان ئەکرێنەوە ئەو کاتانە هەموو بەڕێوەبەرەکان داوای شتەکانەکەن داوای ڕەحلەیەکەن داوای مێزەکەن داوای دۆڵابەکەن لۆکەرەکەن بۆ ئەم شتانە. اینجا ئێمە ڕۆژانە وەکو ستافی دارتاشی ڕۆژانە ئێمە ئیشی خۆمان بە مەزبوطیەکەین و ئیشانەشی کە لەسەر ئێمەیە لە ماوەیەکی بڵێم مدەیەکی یعنی وا دوور و درێژ نییە مدەیەکی کەمدا ئەتوانین ئەو ئیشانە هەمووی جێبەجێ بکەین بینەرێنەوە بۆ شوێنەی کە داوای لێکراوە. تر ئێمە ڕۆژانە دەرخستەیەک کتابێت ئێمە وەریانەگرین دەرخستەیان بۆەکەین شێوازی ئیداریەکانەوە لای کاگمەریوانە هەمووی کات ئێمە لێرە ئیشەکان جێبەجێەکەین و بەسەرکەوتویشە. بەردەوامی ئێمە لە ئیشکردنین بۆ شێوازی ئیشکردنەکانی ئێمە شەر بەو نوعەیە هەچ کاتێک کە مەکتەبێ پێویستی بە چەند ڕەحلەیەکە کەشفێکی بۆ دەرەکەین پێویستی بەو چاکردنەوەی ڕەحلەکانیانە ئێمە بە جۆری ئەوەی بۆیە بۆ یاخیانەیە نییە تەختەکانیان بۆ تازاکەینەوە ئاسنەکانیان ئەگەر شکاوە بێبیان لە حیمەکەینەوە الحاصل ئەوەکەین تەنانەت بە درێژایی پارمان ئێمە توانیمانە زیاتر لە 10,000 ڕەحلە چاک بکەینەوە بۆ ناوەندەکانی خوێندن بنێرینەوە جگە لەوەش تقریباً 1050 پارچە لە پارچەی مختبەراتە لە مێز و ڕەحلە و مێزی گروپ و ژووری هونەر و ژووری ئیدارە و بەڕێوەبەر و مێزی بەڕێوەبەر و مێزی کۆمپیوتەر و تاقمتەوە ئەنی ئەو شتانی کە عیلاقی بە ئەساسەوە هەبێت لە ناوەندەکانی خوێندنە ئێمە لێیان بۆ دەستەبەرەکەین.